ئەم باسە بڕێک پەیوەندی بۆ و دانیشتنەوە هەیە بەرحاڵ هەر بە تەبیعەتی خۆی ئەڵەی هەرچی کتێبی فەلسەفەیە لەبەری کردووە ئەڵەی هەرچی دەرسی شکۆمەندی و غیرەت و ئەمە خۆ ئەم تاریکبینە ئەوێ خۆڵ کاتە چاوی ئەم نەتەوەیە و خوێنەرەکانی ئەوەی کە بە کوردیە خوێندنەوە باشە ئەمەی کە ئێستاژ ڕۆدا لەوێ وەرزێکە لە وەرزەکانی جیهات وەرزی دیکەش بەڕێوەیە وەرزی کەش بەڕێوەیە ئمە دوێنێ لە وەرزێکی جیهادا بووین کە بریتی بوو لە قات و قڕکردنی یەزیدیەکان بریتی بوو لە قوربانی کە لە باشوور دراوە 3000 پێشمەرگا کوژرا و شەهید بووە و 11,000 بینارە ئێستا ئەمان بوو ئەماڵین یەکەم ئەمە هەلوەسە وڕێنەیەکی ئایدۆلۆژیە ئەوەی کە خوێنمانەوە کە گوایەمەی ڕفتێکی بەدینەوە نییە دووەم پارێزپاکردنەوەیە دووەم خەڵەتانی خەڵقا ئەزانانی هیچی ئەوەی کە هیچ کەسێک ئەمە ڕێگەگرتنە ئەمە هەوڵێکی ئایدۆلۆژیانەیە بۆی هیچ کەسێک بۆ ئەوە نەچێت کە ئەوەی ڕۆدا لەوێ ڕەبتی کاتەوە بە جیهادیەکانەوە ڕەبتی کاتەوە بە ئیسلامگەراکانەوە ڕەبتی کاتەوە بە ئایدۆلۆژیای ئیسلامیەوە باشە لە دوواجارە گەمەیەکی زمانەوانی بکا بڵێ ئەمە دەوڵەتێکی ناوی تورکە پەلاماری یاوە واتە ئەوێ لەم فۆر لە ئێستایەکە ئەمە لە قازان جێتی زیاتر کە فۆرمێکی نەتەوەی باتێ فۆرمی باتێکە و بیزدا زۆر جاریش فۆرمی ئەوی باتێ کەسێک کە ناوی ئۆردوگانە تەمامانە هەموو محاولاتی ئایدۆلۆژی بەرزن هێز کەسێک نێ ناوی ئۆردوگان بێ ئەمە بکات ئەمە لێدانێتی لە کۆی قەزیەکە و ئەمە حاولێکی لا عەقلانیە لە دوایەمە لە بەردەم لەحزەیەکی مێژووی گرنگین وەک زۆر لەحزەی تر لە مێژوومانە کە ڕووی داوە و لە مێژوو گەلانی تریشا کە ڕووی داوە ئێمە لە بەردەم لەحزەیەکین کە شتێکی تازە خەریکە لە دایکە بێ زۆر بە زەحمەت خەریکە لە دایکە بێ لە بینی شۆڕش و فاشیزمین ئەڵێ ئێمە لە بەردەم مانیفستەکەی مارکساین کە ئەڵێ شەبەحێکی تازە ناوچەکە یا ئەوروپای داگرتووە و هەموو هێزە کۆنەپەرستەکان لە متێکنیخەوە تا گیزۆ تا دەوڵەتە کۆنەپەرستەکان و سیاسەتە کۆنەپەرستەکان لێی ئەدەن بۆ ئەوەی ئەم تارمایە بتارێنن لە ڕاستیە ئێمە حەز دەکەم لە بەردەم لەحزەیەکی مێژووی وهاین بەڵام یەک دانە کێشە هەیە بۆ قسەکردن بۆ لەباربردننی ئەم لەحزە مێژوویە دانێ لەو شتانی کە ئەکرێت لە ڕاستیە جۆرێ لە بیرکردنەوەی قاڵبیە جۆرێ لە بیرکردنەوەی کڵێشەیە کە ڕێک بەرهەمی میدیایە لە باشووری کوردستان بەرهەمی ڕوودا و کوردستان 24 و بەرنامە فەیکەکان و کەناڵە تەرفیهیەکانە جۆرێک بیرکردنەوەی قاڵبیان دروست کردووە کە خۆی بکوژێ لە دەوشە ناترازێ ئەم لە وەختی سازانەکان لەگەڵ سووریا کە هیچ تا ئێستاش هێشتا بە تەواوی ڕوونیە ئەنجامەکانیشی نازانین بۆ نمونە تۆ بەردەوام لە کشانەوەی ترامپە تۆ هەزاران کەسە بینی لە پرۆفایلەکەیشی گۆڕیوە و ئەنووسێ من پێشتر ئەمزانی من چەند ساڵ لەمە بەروەتو بوو چی تەزانی بێ زەحمەت بەپێی کام بەڵگاندن بەپێی کام ئارگومنت تۆ بۆچی وا ئەزانی لەو ئینسانانەی وا لە مەیدانان لەو ئینسانانەی وا لەوێ خەریکن کارەکەن 20 ساڵ ئەزمون 30 ساڵ ئەزمونی سیاسیان هەیە خۆیان لەوێ خەباتەکەن بۆچی وا ئەزانی لەوان ئاقڵتری جەنابی بیرکردنەوەی قاڵبی جەنابی دەوشەی جەنابی شەشوشەی هەر لەم جێگەیە لەگەڵ هاوڕێی خۆشەویستم مامۆستا فاروق سێمینارێکمان کرد لەسەر ڕۆژاوا دوای سەفەرێک لەوێ گەڕاینەوە هەندێک دیسان خەریکە لە تۆ فێرمەوە بیخێنە سۆکۆڵ و نازەم قەوس و شتیواوە ڕۆشنبیر تانەی ئەویان لە ئێمەدا بوو کە ئەمانە سەرمەستن بە ڕۆژاوا و بەڕاستی ڕێک و ڕاست دەمەوێت پێتان بڵێم من یەکێکم لەو کەسانەی کە زۆر سەرمەستم بە ڕۆژاوا ڕۆژگارێکی زۆر ڕۆشنبیری ئەم ناوچەیە لە ژێر تۆمەتێکا بوون کە ئەیانوت سەرمەستن بە خۆراوام بەستم غەربە باش نییە بەڵام بەڕاستی وەختی ئەوەیە کە هەم ئێمە وەکو کۆمەڵێک ئینسانی وشیاری خۆراوە خۆی وەختی ئەوەیە کە سەرمەست بین بە ڕۆژاوە وەکوتم بە شێوەیەک لە شێوەکان هەمومان دەستمان لەسەر دڵمانە و هەمومان تا ئەندازەیەک ئەمانەوێت کە ئەو ئەزمونە نەک ئێمەی کورد لی بەهرەمەند ببین لە هەر چوار پارچە و چوزانم لە هەر شوێنێک کە کورد هەیە هەمومان تا ئەو شوێنەی کە ڕۆحی ئینسانیمان هەیە و بەشێکین لە مرۆڤایەتی ئەمانەوێت کە مرۆڤایەتی لی بەهرەمەند ببێ لە ڕاستیە بەڵام ئەگەر ئەو ئەزمونە ئێستاش کۆتایی پێبێ بە بڕوای من تا ئەو شوێنەی کە عەقڵ و وشیاری هەیە تا ئەو شوێنەی کە وجدانی ڕاستەقینە بۆ هەستکردن بە شکۆمەندی هەیە
ئەو ئەزمونە واجبی خۆی بە جۆرە لە جۆرەکان جێبەجێ کردووەوە شەپازلەیەکی لە هەر یەکێک لە ئێمەیەوە بۆ ئەوەی کە وشیار ببینەوە بەڕاستی